بەڵێ دیارە بە درێژایی ئەمڕۆ ئێمە لە بەدواداچوو نبووین بۆ ئەم کێشەی داناغاز و کێشەی دۆسیەی غاز و کێشەی غازی ماڵان ئەوەی کە ئێمە گەیشتنێ ئەو نەتیجە بەرەمێنانی غازی هیچ مشکلەیەکی نییە دوو هێندەی پێداویستی خەڵکی کوردستان غاز بەرهەم دێت کێشەکە پێشووتر گرفتە بوو لە بینی کۆمپانیا و ڕادەستکردن و وەرگرتن ئێستا کێشەکە ئەوەی کەماوەتەوە ئەوەیە کۆمەڵە لە سایق تەنکەرەکان و ئەوانەی بارەکەن تەقەیان لێکرێ تا ئێستا 22 تەنکەر تەقەی لێکراوە و خەڵک سامار بووە ئەوانە لێرە و لەوێ لە شوێنی جیاواز خەڵکێکەیە تەقەیەکە ئێمە بەڕسمی داوامان لە حکوومەت هێرێمی کوردستان کردووە کە ئەم دۆخە ڕابگیرێ و ئەمنیەتی ئەم خەڵکە پارێزراو بێ ئەمنیەتی خەڵک پارێزراو بێ بە دڵنیاییەوە هیچ گرفتێکی خاص لە کوردستان ئێستا بوونی نییە ئەوە داواکاری ڕەوایە و بەڵێ وایە ئەوە ژیانیان لە مەترسیە غاز و نەودوان ناگوازرێتەوە شکەوە ئەگەر تەنکیەکەی فیشەکەکە بیبڕێ خۆشی تایە سەر و ماڵێ ڕوا بەڵێ حەقی خۆیانە و ئەگەر کێشەی تەقەکردن ڕانەگرن کێشەی سوتەمەنی و غاز بەردەوامە بێ کێشەکان لە داناغاز نییە لە دەرەوەی داناغازە کۆمەڵێک چەکدار پەیابوون لەم گردو تەپۆڵکانەوە بۆەوەی کە هەر خۆیان ئەو ئیشە بکەن نایڵنەوە ئیشە بکرێ ئەوە گرفتەکەیە هەمووی ئەرکی حکوومەتە دوو لیوای نەوت و غازی هەیە لە ئێمە توانین کێڵگەکان پارێزین هێزی تر پێویستە لە دەرەوەی کێڵگەکان ئەم ڕێگایانە پارێزیە وەزیری ناوخۆ وعدی داوە لیوای سێمی نەوت و غاز دروست کرێ بۆی ئەم ڕێگریانە لا ببرێ لەم منتیقا و ئەوەی ئێستا ڕێگری هەیە پێشتر بەسەرانە ئەو ڕێگریانە نەیراوە کۆمپانیای پێشوو هەموو مانگە 100,000 دلاری داوە بە کۆمەڵە چەکدار لەم سنوورا بۆی تەقەی لێ نەکەن ئەگەر حکوومەت هەبێ شتی وا نابێ هەبێ